نیمە دووبارە سڵاوتان نەبێتون لەگەڵتان بەردەوامین کاتێک وشە بێتە باڵی ئاشتی و سنوورەکان ئەبەزێنێت و کاتێک ناسنامەی کوردبوون لە ڕێگەی شێعرەوە لە دنیادا ئەدرەوشێتەوە کاتە تێگەین کە زمانی ئەدەبی ئێمە زمانێکی گردونیە. شاعیر و نووسەر محەممەد پاکش میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمانە ئەو شاعیرێکە شاعری گەورەی کورد شێرکۆبێکەس نازناوی ئیمپراتۆری پێبەخشیوە لە ئێستادا لە چالاکێکی نوێدا لە نێو 1970 شاعری 61 وڵاتی جیهاندا ناوی کوردستانی لە پێشبڕکێکی جیهاندا بەرزی ئەهێڵێتەوە و شارێک پێشکەشەکات و شارەکەی ئاستی حوتەمی ئەو شاعیرانەی کە بەشدار بوون بەدەستەهێنێت. بەخێربێیت مامۆستاگیان پیرۆزباییت لێکەین بەم سەرکەوتنە گەورەیە. سپاس بۆ کاتی بە ئێمەشت بەخشی. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ هاوکارە بە ڕێزەکانە ڕێگەم بدا وەکو ڕۆژنامە نووسێکش من پیرۆزبایی ئەم ساڵیادە لە خۆم و لە ئێوە و لە هەموو ڕۆژنامە نووسان بکەم. هەندێک لەوانەیە تەنها وەکو شاعرێک من بناسن بەڵام لە ساڵی 90ەوە ڕۆژنامە نووسیەکەم لە هەر سێ بواری ڕۆژنامە و رادیۆ و تەلەڤیزۆن و ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانی جیهانم. بەڵام دوای ئەوەی کە زانکۆپەی مانگاکان ڕۆژنامە نووسی پرۆفشناڵەن دەکرد پێمان وابوو ئێمە کاری سەرەکیمان شێعرە. سپاسانەکەم و سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئێوەش. باشە باسێکی پیرۆزبای لەبەرز دەکەین. زۆر سپاس بۆ تۆ. باسێکی ئەم چالاکی دامەزراوەی ئەمەزۆن بکەین لە نەمسا. چۆن بوو چالاکیەکە و بەشداریکردنی بەڕێستان شو؟ بەڵێ نابێت ڕۆڵی گەورە و کاریگەری هاوڕێم کاک یوسف خەلیل کە زۆر پێداگر بوو لەوەی بەشداری بکەم و بۆ چوونی من وایە کە دوایین شاعریش بوو بێتم کە بەشداریم کرد بێت و بەرهەمەکەم گەشت بێتە دەستیان. و هەروەها سپاسی زۆریشم بۆ خاتوو ئیریکا فرانکۆ کە پەیوەندی کار بوو و یەکێک بوو لەو کەسانەی کە هانی کاک یوسفیدا کە خۆی و ئێمەش بەشداری بکەین. دامەزراوی ئەمازۆن سێمین ڕووداوی جیهانی شێعر بەڕێوەبات لە 2 هەفتەی ڕابردووە و داوا لە شاعیرانی سەرتاسری جیهانەکات کە ئەم خولە بە ناوی مناڵ و ئاشتی و مناڵ و ئایندە وەکو باسان کرد لە 61 وڵاتەوە 1997 شاعیر بەشداریان کردووە. ئەوەی کە بە من گەیشتەوە ئەوەیە کە داوای لوبوردنیان کرد لەوەی کە چەند زمانێک وەرگێردراوە ئەو شیعرێ من ئەنجا گەشتوتە زمانی نەمسایی لەوانەیە پلەکەی نزیکتر بووە لە یەکەم و ئەوانە و نابێ ڕۆڵی هەردوو وەرگێڕی ببورن بەتوانە کاک محەممەد عومەر عوسمان کەرکوچی و مامەسا عەبدوڕەحیم سەعاتچی لە بەرچاو نەگرم کە لە بەدەستهێنانی ئەم نازناوە و چەندین نازناوی تری دکتۆرای فەخری و باڵوێزی ئاشتی ئەوانە ڕۆڵی کاریگەریان بینیوە. بەڵێ دەستەخۆش بێت. هەستە چۆن بوو کە لە نێو 1970 شاعری جیهان لە نێو 61 وڵاتەوە کە بەشداریان کردهبوو شعرێکی کوردی پلێ حوتەمی بەدەستهێنا؟ ئەوەی کە هەستە ئەوەیە شانازی بە کورد بوونەوە کەم وە شانازی بەوە کەم کە کوردیش لە ئەدەبیاتی جیهانیات جێگەیەکی هەیە و هەتاکو ئەم شعرە ئەو پلەی بەدەستنێنا و هەتا نەگەیشتەوە لەوانەیە گومانمان هەبوو بێ لەوەی کە وەکو پێویست نەچوومیت ناو شعری جیهانیەوە وەکو پێویست نەچوومێت ناو کایی ئەدەبی جیهانیەوە. بەڵام لەم چەند ساڵانەی ڕابردووشا بە کۆمەڵی وەرگێڕانی ڕۆمان و چیرۆک و لە بواری هونەریە کە چەندین هونەرمەندمان هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا ئەوانە بەشداریەکەن لە فیلمەکان و لە شانۆکانە. بۆیە هەستەکەین کە ئێمەش وەکو کورد بەشێکین لە ئەدەبیات و هونەری جیهانی. بۆ شانازیەکەش بەڕاستی ئەیژێڕمەوە بۆ نەتەوەکەم و شانازی بۆواکەم کە کوردم و شانازی بۆواکەم کە وەکو کوردێک لەوێ ئەو پلێمانێنەوە. شانازی بە بەڕێستەوەکەین بۆ شعری کە بەشداری پێ کردبوو. بەڵێ لەبەردەستا هەیە جیاوازیەکی شیعر کە بۆ زمانەکانی جیهان وەرەگێڕدرێ ئەوەیە کە لە لای ئەوان وەکو ڕۆژهەڵاتی ئێمە جیهان پڕپڕ نییە لە کارەسات، پڕپڕ نییە لە شەڕ، پڕپڕ نییە لە ڕووداوەکان. ئێمە مێژوومان حەزینە، هەر بۆیە ڕنگدانەوەی ئەدەبیات و هونەر و کللتور و هەمومان حەزینە. باسی هەموو ڕۆژهەڵاتی ناڕاستەکەم بە تایبەتیش نەتەوەی کورد لەوانەیە لە لای ئەوان شعرێک بۆ گفتوگۆ لەگەڵ ئەستێرەیەکە گفتوگۆ لەگەڵ گوڵی کەنار ئاوێکە زۆر گرنگتر بێ بۆ ئەوان لە ئەو گفتوگۆی من لەگەڵ شەیدێکایکەم.
بۆیە هەوڵی زۆرمدا ئاستەکە زۆر مناڵ چێژی بکەم، یعنی وا بکەم کە مەبەست ئەوەیە چیرۆک و ئەزمموی ژیانکردن لێرە جیاوازی هەیە لە هەر شوێنێکی تر. بەڵێ جیاوازیەکە ئەوەیە ئێمە لەناو حوزنین کاردانەوەی حوزن کاردانەوەی خەم بەسەر کایەکانی هونەر و ئەدەب و سیاست و هەموو ڕنگدانەوەی هەیە. بەڵێ مناڵەکان وەکو خونچە لە ئاشتیدا دەبن بە گوڵ کاتێ نیشتیمان پیر دەبێ، چاوەڕوانە مناڵان بێن دەستی بگرن، مناڵەکان خەو بە باوکیانەوە دەبینن، باوکی زۆربەی مناڵەکان لە بەرەی جەنگن، مناڵەکان زۆربەی کادوا لە بەردەرگان چاوەڕوانن، هەتاکو و جەنگ کۆتایی بێ ئەوان ناپرسن چێ براوەی جەنگە، تەنیا ئامێزی گەرمی باوکیان دەوێ. مناڵەکان دەیانەوێت لەگەڵ دایکیاندا پێ بکەنن، لەگەڵ خوشکیان بچنە کۆڵان یاری بکەن، دەیانەوێ دەمی تفەنگەکان گوڵ بگرن، دەیانەوێ قەوانی گول لە تۆپەکان بکرێن بە گوڵدانی گوڵ. دەسە خۆش بێ و هەر بژیت مامەسەگیان مامەسا بەست لەوە کرد کە دووجار وابزانم وەرگەڕاوەتە سەر زمانی دیکە بۆی کە پێشبڕکێکە بەشداری پێ بکرێت لە چەلەکەکە بەشداری پێ بکرێت. چۆن دڵنیە بوویتەوە لەوەی کە ڕۆحی شعرە کوردیەکە نەمرد و تێیدا ماوە؟ ئەوەی کە زۆر جێگەی داخە ئەوەیە وەرگێڕانەکان ئەلکترۆنی بوون. من خۆم لە ئەو پێگە عەرەبیانەی کە شیعرەکانم بڵاوەکەنەوە بە زمانی عەرەبی زۆر جار کە نووسینی زۆری لەسەریەت لەسەر شیعرەکانم دراسی لەسەریەت لێکۆڵینەوەی لەسەریەت ئەمەوێت وەڵامێکی جوانیان بەمەوە کە خۆم ناتوانم وەکو پێویست پەنابم بۆ وەرگێڕانی ئەلکترۆنی تەماشاکەم ڕۆحێتی وشەکانی خۆمی کوشتووە. ئەی ئەبێ ڕۆحێتی ئەم شیعرە چۆن گەشتوێتە ئەوان ئەگەر ئەم شیعرە هەڵگری هەموو خەسڵەتەکانی شیعر بوون نەبێت. بۆیە یەکەم جار بۆ عەرەبی لە عەرەبی و بۆ ئینگلیزی لە ئینگلیزی و بۆ ئیسپانی پێم وایە ئەگەر لیژنەی هەڵسەنگاندن کورد بوونایە یاخود شعرەکەی من بە نەمسایی بنووسرایە بەختێکی باشترمانە بوو بۆ چوونە پێشەوە. بەڵام واش لە نێوان ئەوەندە ژمارە ئێمە چوینێتە ئەو ڕیزبەندیەوە بە شانازێکی گەورە بۆ بەڵام ئاواش پەیامەکەی ئەوەندە بەهێز بووە، ئەوەندە سەرنجڕاکێش بووە کە سەرنجی لیژنەی داوەران لە پێشبڕکێکەیان ڕاک بەدڵنیانجا خۆی ئەوی کە زۆریش گرنگە ئەوەیە نە لیژنەی داوەران ئەمان ناسن وە نە خاتری کەسی شاگرن و هەمووشیان خەڵکی زۆر پسپۆر و تایبەتمەند بوون. دەسە خۆش بێت. سپاس دەکەم. ناکرێت مامۆستا محەممەد پاکش لێرە ئامادەی هەبێت و شعری ترمان پێشکەش نکات. بەڵێ شعری ناچم بۆ جەنگ یەک لەو شعرانەی کە وەرژێردراوە لە چەندین پێگەی عەرەبیاوە بڵاو کراوەتەوە و یەکێک لەو خەڵاتانەی کە هێناوێتی بڕوانامەی دکتۆرای فەخریە. ناچم بۆ جەنگ ئیتر من بەم عەشقەی تۆ چۆن دڵم دێ بچم بۆ جەنگ، چۆن دڵم دێ کەسێک کە ڕقم لێی نییە بیدەمە بەر لولەی تفەنگ، کێ دەڵێ ئەویش وەکو من وەک دڵی من عاشق نییە، کە دەیکوژم خەریکی نووسینی نامە و هۆنینەوەی عەشق نییە. ناچم بۆ جەنگ ئێوە کوا لە عەشق دەگەن، کوا مانای ئەوین دەزانن، عاشقی ژن و شەراب و هاڕینی گۆشت و ئێسکانن. تکایە خۆتان بمکوژن مەمنێرن بۆ جەنگ، با دڵی من عاشق نەبێ بەڕق و کوشتن و تفەنگ. من حەز دەکەم بکوژ نەبم با کوژراو بم، خوێن ڕێژ نەبم با منیش هەر خوێن ڕژاو بم. لەسەر گۆڕەکەم بنووسن ترسنۆک بوو نەچوو بۆ جەنگ، بنووسن جێل بوو عاشق بوو ئەترسا لە دەنگی تفەنگ. ناچم بۆ جەنگ چونکە ئەم جەنگانەی ئێوە هیچیان بۆ نیشتیمان نییە، جەنگەکانتان بۆ شکاندنی شکۆیە و لەسەر سامان و کورسیە. ناچم بۆ جەنگ. دەست خۆش مامۆستاگیان ئەم خەڵاتە تا چەند پێمانەڵێت وەرگرتنی ئەم خەڵات تا چەند پێمانەڵێت کە پێویستە گرنگی زیاتر بە بەرهەمە کوردیەکان بدرێت، بە شعر و نووسینە کوردیەکان بدرێت، بە ئەدەبی کوردی بدرێت و لە هەمان کاتدا وەربگێڕێتە سەر زمانەکانی دیکە تاکو و دنیا ئاگاداری ئەدەبیاتی کوردی بێ. ئەوەی تا ئێستا باوە زۆرترین بەس لە زمانەکانی ترەوە شە دووارە ژێر درێت و هەستەکەم
نازانم کێشەی ئێمەیان کێشەی وەرگێڕەکانە کە خۆمان بە باڵا نابینین، خۆمان بە لە ئاستی ئەدەبیاتی خەڵکی ترا نابینین، یاخود ئەوان خۆیان لە ئێمە بە گەورەتر دەزانین، یاخود ئەدەبیاتی ئەوان لێ ئەدەبیاتی ئێمە بە گەورەتر دەزانن. بەڵام هەر وەرگێڕێک بە وردی بچێتە ناو ڕۆحی شیعرەوە، هەر شاعیرێک لە دڵەوە بنووسێ ئەگاتە دڵ نووسینەکەی. من پێم وایە لە دڵەوە نووسیمە بۆیە گەشتۆتە دڵی ئەوانەی کە شیعرەکانیان هەڵسەنگاندووە. ئەبێت ئیتر وەرگێڕەکانی ئێمەش بیرێک لەمە بکەنەوە، ئەبێ وەرگێڕەکانی ئێمەش ئاوڕێک لەمە بدەنەوە و ئاور لەوە نەدەنەوە کە تەنها نووسینی هاوڕەکانی خۆیان، ناسراوەکانی خۆیان، شاعیرە زۆر گەورەکان لەوانەیە کەسێکە بێ بە پاشخانێکی ڕۆشنبیری باشەوە ماوەیەکی زۆر کەم بێت دەستی دایبێتە شاعر بەڵام شعری جوان بنووسێ، دەستی دایبێتە ڕۆمان نووسین بەڵام ڕۆمانی جوان بنووسێ، دەستی دابێتە چیرۆک نووسین بەڵام چیرۆکی جوان بنووسێ. بۆیە بەڕاستی بەرپرسیارەتی وەرگێڕە بە ڕێزەکانی ئێمەش ئەوەیە کە بگەڕێن بە دوا بابەتی جوان و ناوازەیە وەریگەڕن بۆ زمانەکانی تر. قسەیەکەی ئەوترە سەردەمی سۆشال میدیایە شعر ئەو کاریگەریەی جارانی نەماوە. ئەم قسەیە ئەکرێت جۆمانلەی بووە بەڵام بەڕێستان چۆن وەڵامی ئەم قسەی ئەێنەوە؟ کێشەکە ئەوەیە هەر شعر نییە کە کەوتۆتە ژێر لێشاوی سۆشیال میدیاوە. جاران ئێمە لە ڕۆژنامە و ڕاگەاندنەکان، تەلەڤیزۆنەکان، رادیۆکان کە شعرێکمان خوێندرایەوە یەک دوو لێژنایی بینی اینجا خوێنراوە یاخود لەو ڕۆژنامە بڵاوە بووە. ئێستا هەموو کەسێک یەک دەستگای ڕاگەاندن لە مۆبایلەکەی خۆیەتی، لەبەر ئەوە کۆمەڵێک کەسیش قەرزاری لایک و کۆمنتێتی، لەبەر ئەوە هەندێک کەس هەرچی فڕێدات بە ناوی شعرەوە هەموو شتێکە بەڵام شعر نییە، بەس ئەو قەرزارانەی لایک و کۆمنتەکان وا ئەکەن ئەوانەی کە خوێنەری ڕاستەقینەی شعرن با بڵین لە شعر بتۆرێن یاخۆت دوورکەونەوە یاخۆت پەنابەرن بۆ جۆری کشتێکی تر. بەڵام ئێستاش هێشتا شاعری ڕاستەقینە، هێشتا بەرهەمی ڕاستەقینە، هێشتا ڕۆشنبیری ڕاستەقینە لە ناو سۆشیال میدیاشا هەیە. بەڵام ئەوەیە کە هەموو شتێک کە زۆر بوو بۆرە بێت. بەوەش ناسراوی کە زۆر دەستی گەنجەکان ئەگریت، ئەوانەی کە خولیای شعریان هەیە، ئەوانەی کە خولیای نووسینیان هەیە. جارێکیان لە بیرمایەکێک لە شاعیرەکانی برادرم پێوتم وتی تۆ ئەمانە هەموویەتی پێشەوە ناترسی خۆت دواکەی، وتم نا، وتی بۆچی؟ وتم من یەکەم 33 ساڵە شعری من لە مەنهەجی دراسی خوێنرێ، هەموو ساڵێک 50 بۆ 60,000 مناڵ ئەی خوێنێت. سپاس بۆخوا ئەچمە زانکۆ خوێنکار هەیە کە شعری منی خوێندووە، ئەچمە خەسەخانە، ئەچمە هەر شوێنێک. ئەگەر ئەم گەنجەی من هێناومەتی پێشەوە ئەو سەرکەوت و ڕۆژت ئەوە منم وەستاوم، ئەوە کارەکات. ئەمە یەکەم. دووەمیش لە هەموو جەنگەکانە کاتێک ئەو کەسەی ئاڵاکەی بەدەستەوەی شەهید دەبێ یاخۆت جان لە دەستەدا ئاڵاکاتە دەست کەسێکی تر، منیش شانازیەکەم بۆی ئەو ئاڵایی بەدەست منەوەیە بێمە دەست ئەو کەسانەی کە شایستن، بۆیە هەرگیز نەسڵەکەمەوە و نە کەم تەرخەمیشن وێنم لە هاوکاریکردنیان لە دەستگرتنیان و ئومێدی شەکەم باشترین شاعیرەکان، نووسەرەکان، ڕۆشنبیرەکان لە نەتەوەکەی خۆما بن. هەم شعری بۆ خۆشەویستی هەیە، هەم شعرت بۆ خەمەکانی نیشتیمان هەیە، کامێن هەڵەبژێری وەکو زیاتر ناکرێت تۆ ئەوە ینی نادیدە بگری نەتەوەیەک ئەنفال کراوە تۆ بۆ ئەنفال هیچ نەبێ، نەتەوەیەک چیما باران کراوە بۆ چیما باران هیچ نەبێ، نەتەوەیەک کۆڕەوی هەیە بۆ کۆڕەو نەبێ. ئەوەی کە شانازی گەورەیە بۆ من ئەوەیە مارشی هەموو ئەو شتە جوانانە شعری منە، ماشی مافی مرۆڤ، ماشی ئاشتی، ماشی دژی جەنگ، ماشی دژی تونند و دژی ژنان، ماشی مافی مناڵان. لە 2 ساڵی ڕابردووە ماشی ئەنفال و کیما بارانش ئێمە نووسیمان سوپاس بۆخوا کە شانازیشی گەورەیە، چکە بەڕاستی من ناگەڕێم بە دوای ئەوەی کەن شعرم کراوە بە گۆرانی چێ کردوێتی بە گۆرانی، ئەگەڕێم بە دوای ئەوەی چی بۆ نەتەوەکەمەکەم وەسبێنێ کە مردم وەکو ڕووبارێک بمرم، ئەگەر وشکیشی کرد بێ کەسانێک هەبن بڵێن ئەلێرەدا ئاوێکە بوو مەلێک لێ خواردەوە و نوێشکارێکش دەستنوێژێکی لێگرتووە. چیاڵی بە باخی گشتی شاری سلێمانی؟ باخی گشتی ژوانگەی یەکەم و کۆتایی مناڵی و گەنجی و پیری منە. ئەوەشی کە زۆر خۆش بوو ئەوە بوو لە هەفتەی ڕابردووە فیلمێکیان لەسەر من و باخی گشتی کردووە، هەر لەوێشە نازناوی پاشای باخی گشتیان پێبەخشیم. تەمەندرێژ بیت مامۆستاگیان. ئەم سەرکەوتنەی بەڕێزت سەرکەوتنی کەسی نییە، سەرکەوتنی نەتەوەیە. ئەمە شانازی پێوەکەین، شانازی بە بەڕێزەوەکەین. سوپاس بۆ تۆ و سوپاس بۆ ئەو کاتی بێمەت بەخشی. سوپاس بۆ هەمووتان و دووبارە ئەم ڕۆژە پیرۆز بێ لە ئێوە و لە هاوکارانی ڕۆژنامە نووسمان بە ئومێد دەکەم ئەم شاشە جوانە، ئەم شاشەی کە ناچێتە ناو هیچ مامەعەیەکەوە ئەوەی بە جوانی بمێنێتەوە بەردەوام بێ لەو خزمەتە جوانی کە ساڵانێکی زۆرای کات. ئومێد دەکەم تەمەنی ڕۆژنامەگەری ئێوە و دەستگاکەتان 100 ساڵی تر بێ.
هیچ شارێکی ترمان هەیە بەڵێ هەڵگرین بۆ کۆتایی بەرنامەکە سپاس بۆ تۆ دووبارە و با من کۆتایی پێبێنم و بە شارەکەی وەرەزت کۆتایی بەرنامەکە هێنین ئازانی ئێمە گەشتینە کۆتایی کورسات مەگەزینی ئەمڕۆمان هەمیشە شاد و بەختەوەر بن و مامۆستا محەممەد پاکش کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان هێنێت مامۆستا گیان فەرموو. ناوازەترین داگیرکەر من تەنیا جەنگێک دەزانم جەنگی سوپای خۆشەویستی جەنگی نیگای چاوێکی شێت هەر ئەو جەنگەی دڵمان ویستی سەنگەری ئەم جەنگە گیانە و لە فەرهەنگە گول لەو تفەنگی تیانە هەر شاڵاوێک تۆ بۆم بێنی گوڵی عەشقە و گوڵاوی میهرەبانیە برین لە جەنگی ئەویندا ناکەوێتە سەر ڕووی جەستە بەرەی جەنگی مەعشوقەکان ناو قوڵایی ڕۆح و هەستە من تەنیا جەنگێک دەزانم هەر خۆم ناوم لێ ناوە شەڕ دێ و بێدەنگ داگیرم دەکات شازادەی دڵ ناوازەترین داگیرکەر